ئێستا تیمەکانی شارەوانی هاتوونەتە بازاری دارستاوەکە بۆ لابردنی سەرجەم ئەو پاشماوانەی کە لێرێ و دووبارە نۆژەن دەکرێتەوە بازاڕە و خەرەبووی دوکاندارەکان دەکرێتەوە. تیمەکانی شارەوانی هەستاون بە لابردنی سەرجەم پاشماوەکان ئەگەر هاوکارمێنەکان بجێزێتەوە لێسادا ئەم تیمانە لێرن بۆی کە جارێکی دیکە ئەم بازاڕە نۆژەم بکرێتەوە. کاک شا هەوڵسڵاوە لێبێ چی ئەکرێ لەم بازاڕەیە بەنیازن چۆن خەرەبیان بکەنەوە؟ بەڵێ ئەمە یەکێکە لە ڕێکارەکان کە ئێمە دوێنێش باسمان لێکرد ئەو ڕۆژەشی کە ڕووداوەکە بوو لێرە ڕامانگەیان کە هاوکار و پاڵپشت و پشتیوانە بین بۆ قەرەبووکردنەوەی ئەم هاوڵاتیانەوە بۆ نێشتنی ئاسەواری ڕووداوەکە. ئەمڕۆ تیمەکانی شارەوانی سلێمانی لێرن و ئێمە خۆمان لێرە لەگەڵ یاناین بۆ ئەوەی بە ئامادەبوونی خاوەن دوکانەکان شوێنەکە بەر لە هەموو شتێ پاک کرێتەوە و ئامادە بکرێ بۆی جارێکتر بنیاد بنرێتەوە بۆ بەڕێزانە بچنەوە سەر کاری خۆیان و بژێوی خۆیانی تیادابی بکەن و قەرەبۆکەش وەک دوێنێژ ڕاگەێنرا بە بڕیاری جەنابی کاک قوباس سەرپەرشتیاری سکرتایەتی سەرۆک مام جەلالە بە پێی ئەو بڕانەی کە لیژنەی خەمڵاندنەکە خەمڵاندنی زەرەرزیانەکەیان کردووە بە پێ و خەمڵاندنە قەرەبۆکانیان وەرەگرنەوە. چەند دوکان سوتاوە و زیانەکان چەندێ بوو؟ 116 دوکان سوتاوە، 8 مێزی خواردن فرۆشتن و عرضکردنی خواردن بۆ هاوڵاتیان سوتاوە. ئەمانە هەر هەمویان ئەو ڕۆژەی کە ڕووداوەکە کۆنتترۆل کراوە ئەو لیژنە پسپۆڕە سەردانی دوکان بە دوکانیان کردووە هەتا لەگەڵ خاوەن دوکانەکانش قسەیان کردووە و خەمڵاندنی زەرەر و زیانەکە بە شێوەیەکی واقعی کراوە. ئێمەش لەسەر ئەو لیستەی کە خەمڵاندەکەی دیارە سەرەوە قەرەبۆکەکرێت. سوتانەکە چی بوو؟ تا ئێستا دیار نییە، لێکۆڵینەوە بەردەوامە و بە دڵنیاییەوە بەردەوامە بێت تا هۆکاری ڕاستەوخۆ ڕووداوەکە دیاریەکرێت. ئەو کەسێک کە دوێنێ دەستگیر کرابوو ئەوە چی بەسەریەت؟ ئەوە لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە دادوەر بە فەرمانی جەنابیان بووە و بە فەرمانی جەنابیان وتەی لێ وەرەگیرێ و ڕوونە بێتەوە بزانین ئایا ئەو تۆمەتبارە دەستیە بۆ لەو ڕووداوەیە خۆت ڕووداوەکەەوە کارێکترە بوو. دەستمان بۆ شاوەسمان جێگری پارێزگای سلێمانی بەڵێ لێ سادەمەی بینێمە دیمەنەکانە بۆ لابردنی پاشماوەی ئەو بازاڕە سوتاوەی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا لە دەرستاوەکە کە بۆ خۆی سووتانی لێسادا تیمەکانی شارەوانی سەرقاڵی لابردنی پاشماوەکانی ئەو بازاڕەن و لە ڕێگەی ئامێرەکانی شارەوانیەوە کە پاشماوەکانی ئەو بازاڕە لا دەبرێ. ئەمەی دەبینن تیمێکی زۆری شارەوانی هاتۆتە ئێرە بۆ لابردنی پاشماوەکانی دوکانەکان و پاشان دووبارە بنیادنانەوەی ئەو بازاڕە کە لە ڕێگەی چەند تیمێکی شارەوانیەوە ئەم کارە ئەنجام دەدرێت کە وەک باسی کرد شاوەسمان جێگری پارێزگای سلێمانی 116 دوکان سوتاوە لەگەڵ 8 مێزی فرۆشتنی لەفەدا کە بەوەی واگرەوە زەرەوزیانی زۆر بەر دوکاندارەکانی ئەم بازاڕەکە و کێشەکە لە بازاڕەکانی شاری سلێمانی دەکرێتە ناو بازاڕەوە ئەوان لێرە ئێستا سەرقاڵی لابردنی ئەو پاشماوانەی ئەم دوکانانە.